برای بەڕێزم حتا پێتەکرێت لەگەڵ ماڵ خەزورانت، خەزورتە، برای خێزانتە، خزمێکی نزیکی خێزانتە، حتا پێتەکرێت شەریکایەتی و بازرگانی لەگەڵ خەزورانی خۆتان مەکە، حتا پێتەکرێت. مناڵم حرامە، ئەڵێم حتا پێت ئەکرێ خۆت بپارێزە، چونکە ئەگەر کێشەیەک لەگەڵ خەزورتا دروست ببێ لەسەر پارە، لەسەر تەماح، لەگەڵ برایەکی خێزان تا ژن برایەکی خێزانت، بێگومان پرشی ئەو کێشەیە ماڵەکەی تۆش دەگرێتەوە. ئەو کاتە ئەو ئافرەتە نازانیە برا هەڵبژێرێ، باوک هەڵبژێرێ یا مێرد هەڵبژێرێ، هەر کامێکان هەڵبژێرێ هەروەی. چەندەها کەس دەبینم لەگەڵ برای خێزانیا لەگەڵ خەزوریا بینی نییە لەسەر پارە و تەماح. خوای گەورە دەفەرمێ وإن كثيرا من الخلطاء ليبغي بعضهم على بعض إلا الذين آمنوا وعملوا الصالحات وقليل ما هم. زۆربەی شەریکەکان، ئەمە ئاەتی قورئانە، زۆربەی ئەو کەسانی کە شەریکایەتی یەکتر دەکەن لە مەعامەلە و کەسابەتە لە بازرگانیدا، هەندێکیان زڵم دەکەن لە هەندێکیان، ئیلا کەسانێکی ئیماندار نەبێت، ئەوانەش زۆر کەمن. لەوانەیە خەزورەکەی تۆش لەو کەسە کەمانە نەبێ. وقلیل ما هم، ئەو شەریکانی کە زڵم لە یەکتری ناکەن، ئەو شەریکانی کە حتا مردن بە یەکەوەن زۆر کەمن. ئەگینا بینیان تێکەچێ و چەندەها کەسەیە ئەڵێ لە ژیانما شەریکایەتی کەس ناکەم، بۆ لەبەر ئەوە کێشەی بۆ دروست بووە. بۆیە ئەگەر پێت ئەکرێ، حتا پێت ئەکرێ، ئەوەندەی دەتوانێت لەگەڵ ماڵ خەزوران تا کەسابەت مەکە. بۆچی؟ لەبەرەوە ڕۆژێک خوا نەخواستە تێک چوون ماڵەکەی تۆش تێک ئەچێت، خۆت بپارێزە. ئەوە باشترین حەلە بۆی کە خۆت لە کێشە بپارێزی، چونکە ئەمە زۆر جار کێشە دروست ئەکات. براکەم لەگە براکەی ئەبینی نییە، وەڵا ئافرەتەکە لێ براکەم لەگەڵ پیاوەکەم ئەبینی نییە، لەسەر چی؟ لەسەر پارە و تەماح. هەموو شوی تری ناکەن، ئەڵێ ناچی ماڵ براکەت. کاکە بۆ نەچی ماڵ براکەت؟ تۆ کێشەی تەماحت لەگەڵیا هەیە، ئەم داماوە بۆ نەچی ماڵ براکەی خۆی. بۆیە حتا پێتەکرێ خۆت پارێزە لەم خاڵە. برای بەڕێزم ئەگەر لە ماڵەوە ئێمە دەمانوێت خێزانەکان کێشیان کەمتر بێتەوە. ئەگەر لە ماڵەوە خێزانت شتێکی شکان، شتێک لە دەستی بەربووەوە، شتێکی لەسەر گەورە مەکەرەوە، کێشە دروست مەکە، جوێن مەدە، قسەی ناشرین مەکە، چونکە ڕۆژێکیش خۆت پەنت داوە شت شکانووە پێت ناخۆش بووە قسەت پێ بکرێ. کاتێک گەنج لە ماڵ باوکتا بوویتە، مناڵ بوویتە، کاتێکە گڵاسێک پیاڵەیە شتێکە شکاندووە، شتێکی تر شکاندووە، شوشەیەکە شکاندووە، پێت خۆش بۆ دایک و باوکت قسە پێ بکەن؟ ناوەڵە. دەبخوا خێزانش پێی خۆش نییە، خۆ خێزانە عەبدی تۆ نییە، خۆ کۆیلەی تۆ نییە، خۆ لە کوردەتەرین حەقی خوێناوەرت نەگرتووە، لەسەر گڵاسێک کوێربی چاو دەرچێ نازام هەزار قسەی ناشرین و جوێندان بە خۆی و بە کەس و کاریشی. برای بەڕێزم ژنی مێردایەتی ئەوە ناڕاتە ڕێوە، تۆش تەشکێنی ئەویش تەشکێنی، مناڵت بێ بخوا مناڵ تەمرێ، سیارەت بێ سیارەت ئەشکێ، سیارەت دەعمەکە وەرەگەڕێ. ئەیتر ژیان ئاوای برا خۆم بەهەشت نییە. تۆ بتێ هەموو شتەکان وە خۆی بمێنێتەوە، نامێنێتەوە، بەخوا پارەت بوو قازانجەکەی زەرەرەکەی. ئیتر دنیایە هەموو شتێکی تایە، نەخۆشەکەوی لەشە ساغە بێ، تۆ بتەوی وەڵا کاکە من ئەم گڵاسە کڕم، ئەم پیاڵا کڕم، ئەم شتە کڕم، تا قیامەت نابێ بشکێ. نابێ کاکە، شتیوان نییە، تۆزێ عەقڵت کۆکەرەوە. خێزانە شتێکی شکان، قەچێکە دەستخۆشێکی لێ بکەی باشترە، چونکە لە ئەنقەس نەیشکانووە. ئەمە تەنەزورکردن نییە بۆ ژن. ئەمانەوێت کێشەکان گەورە نەبێت و لەسەر گڵاسێ، لەسەر شوشەیە، لەسەر شتێکی بەسیط، وەڵڵا جارێ بای 500 نابای 1000 دینارە، ئاخر بۆ 2-3 سەعات شەڕەکەی، مناڵ خەفەتەدی بە مناڵ و بە ژن و کێشە دروست ئەەکەی. چی پێویستەکە؟ ڕۆژی 4 نەدەی بە پاکەتەی خۆی، ئەوە باسیەوە ناکەی. برای بەڕێزم با کێشەکان گەورە نەکەین و لەسەر خۆمان. خێزانە شتێکی شکان، حتا خوشکی بەڕێزم ئەگە پیاوەکەش شتێکی شکان لێی مەکە هەرە، بۆی کێشەکان گەورە نەبێت و شتێکی ئاساییە. جارێ ماڵەکەتە سووتێ، نەک شتێکت بشکێ، ئەبێ شتەکان بە ئاسانی وەرگرین. ئەگەر شتەکان گەورەکەینەوە، ئەگەر خێزانە شتێکی شکان بەدەمێ پێ بکەنی، شتەکەی نەشکانەوە لە دەستی کەوتۆتە خوارەوە. بەڵێ مادەم لە حەمدا دەستی خۆت سەلامەتە، خۆت سەلامەتی مناڵەکان سەلامەتە، کێشە نییە، کەمەکەی نەبەخوا کەم ناکەی. هەوڵدەی کێشەکان کۆتایی پێبێنی، نە کێشەکان گەورەکەیتەوە. بۆ ئینشاڵڵا هیوادارم ئەم خاڵانە ئاگاداری بین.